بکاتەوە هەموو کاتێکتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لە بەرنامەکانی پێشێلکارانی مافی مرۆڤ. سعید مرتەزەوی لە دایکبووی ساڵی 1346 هەتاوی لە پارێزگای یەزدە. ناوبراو لە ساڵی 1369 هەتاوی دێتە ناو دەستگای قەزایی کۆماری ئیسلامی و لە ڕشتەی سزای تاوان ناسی دکتۆرا وەردەگرێت. ئەم پێشێلکارەی مافی مرۆڤە لە ساڵی 1373 دوا بە دوای یەک دەبێتە قازی لقی 1410 دادگای گشتی تاران و پاشان لە ساڵی 1382 تا 1980 هەتاوی دەبێتە دادستانی شاری تاران. لە ساڵی 1980 بە دوای ئەوە دەبێتە خاوەن پۆستگەلێکی دیکە وەکو جێگری دادستانی گشتی کۆماری ئیسلامی. لە پوشپەڕی ساڵی 1390 هەتاوی تا 92 دەبێتە خاوەن چەندین پۆست وەکو سەرپرشت، بەرپرسی ماڵی ڕێکخراوەی دابینکردنی کۆمەڵایەتی واتە تەئمینی ئیجتیماعی. ڕێگری و تعلیقکردنی زیاتر لە 120 گۆڤار. دەستگیرکردنی ژمارەیەکی بەرچاو لە ڕۆژنامەوانان و نووسەران و چالاکانی مەدەنی بەشێکی چکۆلە لە هەوڵە دژە مرۆڤەکانەی سەعیدی مرتەزەوی بوو. ناوبراو بە دوای ئەوەی کە دەبێتە دادستانی تاران ژمارەیەک زۆر لە کرێکاران، ژنان، خوێندکاران لەژێر ناوی ئەرازل و ئۆباش دەستگیر دەکات و سزایان دەدات. مرتەزەوی یەکێک لە ئەندامانی سەرەکی پیلانی ناوین بە ئیتلاعاتی مەوازی لە ئێران بوو کە لە زۆربەی دۆسیەکانی ئەم پیلانە وەکو سیامەند پورزەند، دۆسیەی وێبلاگنووسان، کوشتنی زەهرا کازمی هەواڵنێری ئێرانی ئەمریکایی ڕەوڵی بەرچاوی بوو. بەڵام بەرچاوترین هەوڵی لە پێشێلکردنی مافی مرۆڤەکان زیندانی کاتی کاریزەک بوو کە لێرەدا لەسەر ئەو دۆسیە دەچێت. بە دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی دەیەمی سەرۆک کۆماری ئێران دەستگیریەکی بەرفراوان و سەدانکەسی لەلایەن کۆماری ئیسلامی بە واژۆ و بڕیاری مرتەزەوی دەستی پێکردو. ئێستاکەشی لەسەر بێت ژمارەیەک زۆر لە دەستگیرکراوەکان لە زیندانەکانی کۆماری ئیسلامین یان وڵاتیان بەجێ هێشتووە و لە دەرەوەی وڵات دەژین. کاتێک هێزە ئەمنیەتیەکان هێرشیان دەکردە سەر ئەو کەسانەی کە بە هەڵبژاردنەکان ناڕازی بوون و جێگای ئاماژەیە بە ئام خوێندکاران بوون، بە بڕیاری مرتەزەوی بە دوو شێوە دەستگیر دەکران. یەکەم، ئەوانەی کەوان ناسراو بوون بۆ میدیاکان و ناوێکیان لە نێو نێوان بوو وەکو مامۆستایانی زانکۆ یان چالاکانی سیاسی کە ڕەوانەی زیندانی ئەڤین یا زیندانەکانی دیکەی کۆماری ئیسلامی دەکران. دووهەم، ئەو کەسانەی کە نەناسراو بوون ڕەوانەی هۆڵێکی تاریک بە نێوی کەهریزەک دەکران. کەهریزەک شوێنێک بوو بۆ بازجووی لە کەسانێک کە لە ژێر ناوی ئەرازل دەستگیر دەکرێن. زیندانی کاتی کەهریزەک نزیک بە 65 متری چوارگۆش بۆ 160 کەس زیندانی بووە کە هیچ چەشنە ڕۆشنایی، تەهویە، ئاوی خواردنەوەی خاوێن نەبووە و لە سرویسی بێهداشتی تەنانەت دوو توالەتی بووە کە هەردووکیان خراپ بوون و حمامیشی تێدا نەبووە. لە کەهریزەکەکان هەواڵگەلێک وەکو دەستڕێژی سەکسی، ئەشکەنجەی دەرەجە یەک وەکو هەڵواسین، سووتانی ژێرپێ و بنباڵ، بەردبارانکردن و لێدان بە لولەی پلاستیکی و کوشتن و هەتەت بووە و لەوێدا ڕوویداوە. یان لە دەستانی سێ کەس بە نێوەکانی موحسن ڕۆحڵ ئەمینی، محەممەد کامران، ئەمیر جەوادی فەڕ لە کەهریزەک بوو بە هۆکاری بڵاوبوونەوەی ڕازەکانی ئەو زیندانە و بە دوای ڕسانەیی بوونەوەی و هەروەها ناڕەزایەتی دەربڕینی ڕێکخراوە و وڵاتە جۆرا و جۆرەکان وە گوشار خستنە سەر کۆماری ئیسلامی بە بڕیاری خامنەیی داخرا. جێگای سەرسوورمانە کە بە دوای ئاشکرابوونی ئەم هەواڵە سەعید مرتەزەوی لە داستانی وەلانراو تەنانەت بەدانی 200,000 تمەن جەریمە کرا. بە دوای چەند ڕۆژ بوو بە بەرپرسی ستاوی دژایەتی لەگەڵ شتومەکی قاچاق و هەروەها بە دوای ئەو پۆستە بوو بە بەرپرسی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی. تەنیا کاردانەوەی پێشێلکاری مافی مرۆڤ مرتەزەوی بە دوای 5 ساڵ داوای لێبردنێک بوو هیچی دیکە. تا بەرنامەیەکی تر کاتوسەری.